کاتی چییە؟ سفر یەک ژیری ئەڵلقەی 1970 GTA 6 بە فەرمی باسکەینەوڕۆ God of War Ragnarok ڤالهاڵای باسکەینەوڕۆ معجزە ڕوویدەیە یەکەم ئەڵلقەی سفر یەک ژیریەوە پێم وابی لە ژیانمدا بە فەرمی باسی GTA 6 بکەین و ترەیلەکەی باس بکەم What the hell بارەس بکەین پێشەوەی بچمە سەر GTA 6 بێگومان پێویستە باسی چی بکەین God of War نوێیەکە بە فەرمی ئاشکرا کرا بە ناوی God of War Ragnarok ڤالهاڵا باسی چی دەکات ئەو چیرۆکە نوێیە ئەو DLC نوێیە ئەو کۆمباتە نوێ چییە باشی بکەینەوە PlayStation بە فەرمی ڕاگەیاندکەوە یاری God of War Ragnarok زیاتر لە 15 ملیۆن کۆپی لێفرۆشرا PlayStation بە فەرمی God of Warێکی نوێی ئاشکرا کرد بە ناوی God of War Ragnarok ڤالهاڵا کە چیرۆکێک و مەرحەلەیەک و ستۆریەکی زیاد کراوە بە خۆڕاییشە بەو کەسانی کە یاریەکەیان هەیە وەروە لە چەند ڕۆژی داهات و پێمان بیچەند لە 12 بڵاو دەکرێتەوە جا باسی چی دەکات چی تێدایە واشەیە کە دەبی باسی بکەن سەرەتا God of War Ragnarok ڤالهاڵا ناوی ڤالهاڵایە وشەی ڤالهاڵا واتە قیامەتی خۆشی ئەخۆ دڵتان بڵێن بە هەشتێک بۆ ئەو جەنگاوەرانی کە لە جیهای نۆرسبەتاڵۆجی دەمرن دەستنە ڤالهاڵای جا پێرەچیکەوە کریتۆس لەگەڵ مەمیری بەهۆی هۆکارێکەوە بستنە ڤالهاڵا کە لە ترێلەکەی باز ناکرێ هۆکارەکە چییە بەڵام من پێم وایە دەزانم هۆکارەکە چییە هۆکارەکەش بێگومان ئەو دەنگانە بوو کە لە God of War 2018 کریتۆس جێی لێبوو کاتێکە سەردانی هێڵهایمی کرد کاتێک کە چوە جەهەنەمەکەی دەنجی زیوسی جێ لێبوو دەنجی چەند کەسێکی دیکەی جێ لێبوو لەوانەیە کریتۆس بۆ ئەوەی شیکردنەوەیکی زیاتر بۆ ئەو ڕووداوانە بکە سەردانی ڤالهاڵا دەکا وە چیرۆکی ڤالهاڵاش لە God of War Ragnarokی لە دوای تەواوکردنی یاریەکە دەست پێ دەکات واتەکە یاریەکەی تەواو بکەین ئینجا چیرۆکە دەست پێ دەکات باسی دوای شەڕە گەورەکەی بەرامبەر ئۆدن و وەروە گەڕانی لۆکی بۆ شوێنێکی دیکە و ئەوشتانە کە سپۆیل ناکەم لە دوای وێندەر دەست پێ دەکات وەکو یاری سینگل پلەیرێکی تەواو نوێ نییە تەنیا ڕۆگ لایک مۆد لەناو جیهانی ڤیدیۆگەیم ئێستا زۆر بەناو بانگە لاستەڤەسیش لە بۆی ئاشکراکرایە وەروەها لە ڕێگەی یاری ڕیتەرناڵەوە ئەو جۆرە مۆدە زۆر ئاشکراکرا ئەویش چییە وەکو چاڵەنجێکی گەورەیە تۆ دەچیتە بەردەرگای ڤالهاڵا پێدەچێت لەوێ ڕام تۆ دەست پێ بکەیت چەندین چاڵەنج و مەرحەلەی قورست دێتە پێش ئەگەر بمری دێ و بیدایەت بەڵام ئەگەر نەمری هەندێک چێک پوینتیت هەیە لەو چێک پوینتانە تۆ دەتوانی کریتۆس بەهێزتر بکەین وەروە لەو چێک پوینتانە بچێت شوێنێکی دیکە بەڵام چێک پوینتەکان مەمانای سیفکردنی فایلەکان نایە ئەو چێک پوینتانە دەستپێکی مەرحەلەیەکی دیکەیە مەرحەلەیەکی دیکەیە بەرەبەرە قورستریش دەبی و سانتا مۆنیکا بە فەرمی ڕایگەیاندکەوە کریتۆس فول پاوەرە هەموو شتەکانی ماکسە تەورەکەی دووشم شێرەکەی سپێرەکەی هەر هەمووی فول ماکسە سکیلەکانی هەر هەمووی فولە بەڵام ڕێیج ئۆف سپارتایەکەی کاتێککە ئارسی و ئێرسی پێکەوە دادەگری ڕێیج ئۆف سپارتای هەیە کە ئەوە کەم زیاد دەکەوەرە خوێنش بێکمان کەم زیاد دەکە بەپێی ئەوەی کەەوە ڕوبەڕووی چێ دەبییتەوە لەلاو جیهانی ڤالهاڵای جا لە بلوگ پۆستەکەی لە وبسایتی PlayStation بڵاوکرایتەوە زۆر باسی چیرۆکەی ناکە بگومان بەڵام پێچێکەوە تیمێکی ستۆری تێدابی لەبەر چژە قسەی دەکەم ئەگەر سری ترۆیلەکە بکەیت لە بیدایەتی ترۆیلەکەی بەچی دەست پێ دەکەم بە فرۆنەکەی کریتۆسی دەست پێ دەکات لە یۆنانی کۆن واتە کورسی پاشایەتی کریتۆسیە لە یۆنانی کۆن لەبەرەوەی ئەو چۆن دەڵێ ئاڵایە عەلەمەی بەسەردا درایە ئەوە عەلەمی یۆنانی کۆنە پێدەچێتەوە کورسیەکەی کریتۆسی بی لە ڤالهاڵای لێش دەڵم پەیوەندی بە زیوس و با یۆنانی کۆنەوە هەیە ئەگەر جێتان لێبی لە باکراوەند میوزیکی کۆنی God of War بەکارهاتیە تەنانەت سایکلۆبی تێدا یەکێ لە بوونەوەرەکانی بەناوبانگەکانی یاخود ئۆگەرەکانی کەەوە شڕێکی جیهانی God of War لەو DLC تێیدا دەبی و چەندی دوژمنی دیکەی داوانش بەشەی سوپرایز لە یاریەکانی پێشووی God of War کۆنی یۆنانی بگەڕێتەوە بۆ ئەو DLC خۆشێکە ئەوەی DLC-کە بە خۆڕاییە پێدەچی لە چەندی مەرحەلەی جیاوازیش پێکات بیواتە لە هەر لۆکیشنە و مەرحەلەیەک بی لەوێ چاڵنجێکی قورس بی وە کریتۆس سوود لە هەموو توانەکانی خۆی بگومان وەردەگریتن بۆ ئەنجامدانی ئەو DLC پێویستت بەوەی نییەکەوە یاریەکە تەواو کردبی وەتە مەسەرەن کاتێک کە تۆ یاریەکە دەکەی و دەتوانانی یەکسەر DLC-کە بەجیا بکەیت بەڵام PlayStation دەڵێت تۆ یاریەکە تەواو کردبی باشترن لە ئەوەی ئەو DLC ئەنجام بدەیت لەبەرەوەی چیرۆکەکەی پێدەچیکەوە سەرتا هەندێک دیمەنی ڤیدیۆییمان هەبی هەندێک دیمەنی چیرۆکیمان هەبی کەەوە باسی دەکە کریتۆس چۆن سەردانیوە دەکە لەوانەیە ئەوە یەک جار ئەو شتە ببینی ئیدی کاتێکە جاری دووەم لە چیتەوە ناو یاریەکەی
ڕاستەخۆ داخلی گەیم پلی بی واتە کەتسینەکە دیمەنە ڤیددیوەکە لەوانێت تەنیا یەک جار پێتی نیشان بدە یان وەکو ئۆپشنێک ئەو کەتسینە بەردەست بی تاوەکو ئەو جیهانە نوێ ڤاڵهاڵەیە بە گەیمەر و ئەندێک سکرینشۆتی جیاوازیش لە ئۆنلاین لە پلیستیشن بلۆگەوە بڵاو کرایەوە کە زۆر جوانە خەڵکەکی زۆر دەڵێن بریا دیڵسێکە چیرۆکی و من بەلای من ئاساییە چیرۆکیش نەبە لەبەرەوەی دیڵسێکە فریە کاتێک کە شتێک دەبێتە فری بە خۆڕایی دەنە گەیمەران بێگومان پێشوازێکی گەورەی دەبی لێ بکرێن لەبەرەوەی تۆ پارەی پێ نادەی بە خۆڕایی دەیکە ئەگەر یاریەکەت هەبی ڕاستە یاریەکە خۆی بەپارێ بەڵام ئەگە یاریەکەت هەبی ئەو دیڵسیە لە هەفتەی داهاتوو لە سێشەمە لە خۆمان ئەنجامی دەدەین کە زۆر دڵخۆشم God of War Ragnarok Valhalla ئەوە تەواوی ئەو زانیاریانەیە کە لەسەری بەردەستە بەڕاستی من زۆر معجزبی میوزیکە کۆنەکەی و میوزیکە نوێیکە خۆشە بەڵام ناگاتە میوزیکە کۆنەکە لەکنم پێدەوتری ئەوST کۆنە فیلمی کریتۆس فیلمی پاوەری کریتۆس حەز دەکەم جیهانە کۆنەکە ببینمەوە بێگومان زۆر و ئیشاڵە سوپرایزی دیکەشی تێدا دەبی زۆری نەماوە لە چەند ڕۆژی داهاتوو بێگومان قسەی لەسەر دەکەین و ڤیدیۆ لەسەر دروست دەکەم ئۆکەی بینە سەر GTA 6 بێگومان لەم هەفتەیە خۆشەویستان چی بڵاو کرایەوە گەورەترین تریلەری ڤیدیۆ گەیم لە مێژووی ڤیدیۆ گەیم تاوەکو ئێستا لە مێژووی ڤیدیۆ گەیم زیاتر لە 100 ملیۆنی بەفشە تێپەڕدا پڕبینەرترین ڤیدیۆی نۆن میوزیکە ئەواتە ئەگەر میوزیک نەبی پڕبینەرترین ڤیدیۆ یوتیوبە لە مێژووی یوتیوب لە ماوەی 24 کاتژمێ نزیکەی چەند 70 ملیۆن ڤیوی لە بۆ هات خەڵکێکی یەکجار زۆر گەیمەر و ئەوەی گەیمەریش نەبی باسی دەکەن هەیە بەدڵیتی هەیە ڕقی لێ دەبتەوە هەیە دەڵێ ئەوە لۆ کۆمەڵگای زۆر خراپە هەیە دەڵێ دیمەنی ڕووتی زۆر تێدایە گەیمەران بێگومان زۆریان بەدڵە چاوەڕێ ناکەن یان دەنە شێت بووین هیواداری سپێ بڵاو بکرێت بەڵام سپێ بڵاو ناکرێت 2025 بڵاو دەکرێتەوە و پێم وابێ ڕۆکستار زۆرمان بیرۆکەمەوە و بەهۆی ئەو کللتورە نوێی جیهانەی هەیە کە باسی مافی ئافرەت و ئەجەندا ئەو شتانە دەکە پێمان وا ڕۆکستار لەوانەیە تۆزێک نەرم ببتەوە بەڵام بەر نەرم نەبیتەوە ڕاستە کارکتەرێکی ئافرەتمان هەیە کە پاڵاوانە بەڵام بەپی ترۆگەرەکە بیکەوە دیمەنی ڕووتی زۆر تێدایە کە ئەوەش ینی ئەوە نیشان دەکەوە ڕۆکستار لە هیچ شتێک ناگەڕێتەوە حساب لە بۆ هیچ شتێک ناکە و گاڵتە بە هەموو شتێک دەکات بێکوانە و دیمەنە ڕوتانی کە پیشاندرا لە ترۆگەرەکە گاڵتەکردنە بە جیهانی ئێستا و سوشال میدیای ئێستا نەک بڵێ ڕۆکسەر ڕکلام لە بۆ ئەو شتانە دەکا بەڵکو ڕۆکسەر ئەو شتانە دەڵێ سوشال میدیای ئێستا یاخود جیهانی ئێستا کللتوری ئێستا بە تایبەتی باسی بێگومان ئەمریکای دەکە باسی هەرێمی فلۆریدا دەکە کە لێرە ناوی لیۆنۆیدا لەگەڵ شاری ڤایستی کە لەسەر شاری ماهمی دروستکرایتەوە بەو شێوازە خەڵکی دەژین و ئەوە کاردانەوەی ئەو خەڵکیە لەگەڵ ژیانیان خەڵکەکی زۆر پرسیاری دەکردکەوە یاریەکە ئایا ئەو دیمەنانی کە بڵاو کرایەوە و تریلەرە گەیم پڵەیە یان سینەماتیکە 100% پشڕاست کرایەوە لە ئینتەرنێت دەڵیان دیجیتال فاوندری کە یەکێکن لە بەهێزترین چانەڵەکانی یوتیوبی لە ڕووی شیکردنەوەی گرافیکی یاریەکان و تەکنیکی دروستکردنی یاریەکان بە فەرمی ڕایانگەیاندکەوە بەڵێ هەر هەموو دیمەنەکان دیمەنی ئینگەیمن هۆک ینی ئەمیش ئەو قسەیەم کرد لە ریاکشنەکەی خۆم و لە شیکردنەوەکەی خۆم گەرسەیری قژیان بکەیت هەست دەکەی کەوا چەکە بۆردی دروستکرا چەکە بۆرد واتە قژی کارکتەرەکان ناو جیهانی ڤیدیۆگەیم کارێکی زۆر قورسە جوڵەیان بدرێتێ وەرە دانەدانەش تاڵ چۆن دەڵێ دروست بکرێت لەبەرەوەی ژمارەی قژ زۆرە بێگومان ئەو مەشتا لەسەر شاشە زەحمەتە ڕێندەرکردنی بەڵام ئەگە سەری قژیان کە دەبین دانەدانە چەکە بۆردیەوەتە دانەیەکەیە دانەیەک نییەوەتە گرنیە وە چەندین سیستمی دیکەشی تێدا لە ڕێی تریسینگی وێنەدانەوە ڕێی تریسینگی شادۆ گلۆبال ئەلیمینیشن لە ڕووناکردنەوەی جیهانەکە هەموو تەکنیکانە لە ریل تایم لە کاتی ڕاستەقینە ئەنجام دەدرێت وە گرافیکی یاریەکەش زۆر بەرزە لە بۆ ینی پێم سەیرە پلیستیشن 5 و Xbox Series بتوانن ئەو یاریە بۆ کوواڵەتێ بەرزە بە 30 فرێمیش بتوانن پلی بکەن هەرچەندە بێگومان 6 فرێمی 100% دەبی هەبی نابینە بەڵام ئەو تریلەرە 4K 30 فرێمە هەندێک دیمەنی تێدایە دیجیتال فاوندری دەڵێ دابەزیوە لە بۆ 2K تەنانە هەندێک تێدایە دابەزیوە لە بۆ 440p بەهۆی ئەوەی کە دیمەنەکە زۆر فراوانە یان گرافیکەکی زۆر ئەوەی هەبووە چۆن دەڵێ گرینجیە بەچکە ئەو تریلەرە لەسەر پلیستیشن 5 و Xbox Series بەو ڤێژنەی دروستکرایە بەرەوەی لەسەر PC تا کوێستا ئاشکرا نەکرێ ئەگەر سەر PC ئاشکرا کرا بە تریلەری پیسەکەی بێگومان گرافیک چێشتە بەرزتر دەبوو و یاریەکە لەسەر پلیستیشن 4 و Xbox One بڵاو ناکرێتەوە کەواتە کۆتایی هات و یاریەکە لە 2025 بڵاو دەکرێتەوە بە پێی قسەکانی پێشروبی بە پێی دەنگۆیەکان بە پێی قسەکانی تێک توشبی کە وتیان لە فیزیکال یەری 2024 پێشبینی 8 میلیارد دلار دەکەن فیزیکال یەری 2024 واتە مانجی 3 2024 تا مانجی 3 یاخود چواری 2025
خۆ یاریەکە 2025 بڵاو دەکرێتەوە کەواتە لە مانجی 1 لە مانجی 4 2025 پێشبینیی گەورە دەکەین کە ئەو یاریە بڵاو بکرێتەوە بێگومان ئێستا مشکلەکەمان سێ لەگەڵ GTA 6 مشکلەکەمانەوەیەکەوە هیچی دیکەنی نابی خلاص ڕۆکستارە ئیدیتەوە دوگمەی بێدەنجیدا دەگرن هەتا 6 مانجی دیکە اینجا لەوانێت ترێلەری دووەم بڵاوکەنەوە هەندێک بلۆک پۆستی بڵاوکەنەوە زانیاری لەسەر جیهانی یاریەکە لەسەر کەشوهەوای یاریەکە لەسەر جیهانی وایلد لایفی یاریەکە کاتێکەوە مثلەن لەسەر چ پێ دەڵێن ئاژەڵەکانی یاریەکە لەسەر سیستەمی داینامیک و سیستەمی پۆلیس و ئەوانە ترێلەری بچووک زانیاری ورد بڵاو دەکەنەوە لەگەڵ هەندێک گەیم پلیش لە نوانێ 6 مانگ پێشەوە یاریەکە بڵاو بکرێتەوە 7 مانگ پێشەوە یاریەکە بڵاو بکرێتەوە گەیم پلی یەکەم و گەیم پلی دووەم و گەیم پلی سێم گەیم پلی چوارەم لەگەڵ سێ چوار ترێلەری دیکەش بەو شێوازە بەپێی تێپەڕبوونی کات لەماوەی ئەو ساڵەی دەیبینین چکە 2 ساڵی دیکە نیە تەنیا 1 ساڵ دیکە ئێستا مانجی 12 سەو یعنی حساب کە 2024 2025 یاریەکە بڵاو دەکرێت و ئەگەر دووان نەخرێت کە یاریەکان زۆربەی کات دوا دەخرێن هیوادارم دوان نەخرێت وە چیرۆکەکەشی بێگومان چیرۆکەکی خۆشەویستیە من لە ڤیددیۆی دوور درێژەکەی خۆم زۆر باشتر باسی چیرۆکەشم کرد کە باسی دوو کارکتەر دەکەم جیسن و وەروە لوسیا کە تەنیا ناوی لوسیامان جێرە بۆ لە ترێلەر ناوی جیسنمان هێشتا جێرێنەوە بەڵام بەپێی دزەپێکردنەکانی ناوی کارکتەرە پیاوەکەمان ناوی جیسنە هەردووچیان پێدەچیکەوە خۆشەویستی یەکتر بن خەریکی دزین و بانک پڕی و یاخود کاری دەرەوەی یاسا بن ئاوەدڵۆ بن پێدەچیکەوە چێرۆکەی پەیوەندی خۆشەویستیەکی چۆن دڵێ خراپ لەسەر دوو کارکتەری مێژووی ئەمریکی دروستکرایە کە پێیان دەوتێت بۆنیان کلایت کە لە مێژووی ئەمریکا زۆر بەنا بانگر دوو کەسی خۆشەویست و بکوژ و دز بووینە وەروە بە شێوەیەکی گشتی چیرۆکەشی بێگومان پەیوەندی بە تۆڵەسەندنەوە بەڵام هیمەکە ئەوەیە ئایا کامە کارکتەر دەوی بیکوژی کە یاریەکان ڕۆکستار کوشتنیی یار تێدای مردنەچێ دەبی تێدا بێت یان ئۆپشنەکە دەداتە دەستی گەیمەر یان گەیمەر خۆی کارەکانی وا دەکە بە ڕێدەردەمشن دوو کارەکان وا دەکەکەەوە پاڵەوانەکە بمریان نەمری بەڵام لە یاری GTA مەسەن 5 سێ کارکتەر هەبوو دەتوانانی یەکەچیان بکوژیان هەرسێکیان ڕزگار بکەیت لە کۆتاییەکەی پێدەچی GTA 6 لەوانەیە شتێکی وامان بداتێ برێت دوو کارکتەرت یەکەچیان دەی بمری یەکەچیان نەمری یان هەردووچیان زیندوو بن یان هەردووچیان بمرن ئەو ئۆپشنە بزانم چۆن دەبی چۆن نابی دەتوانمە تاسمێک قسە لەسەر GTA 6 بکەم بۆیە کاتەکە زۆر نییە نامەیە زۆر وەختان بگرم با دەست بەکەیم ئۆرزی بکەم بەڵام یاریەکە یەکجار قسە هەڵگرە و زۆر بابەتی جیاوازی حەز دەکەم باسی بکەم لە ڤیدیۆی جیاوازی ان شاء الله نازانم ئاگاتان لێبوو یاخود نا بەڵام بێگومان دوێنێ شەو بەرە بەیان ساعسی شەو کە من بەڕایڤ نەمدیت بیاین لە خەوەڵسان بەڵام هە بە لایڤ سەیرم کردەوە بەبێ لە خۆمی سپۆیل کەم گەیم وۆردز ئەنجامدرا خەڵاتەکانی یاریەکانی ساڵ دابش کریان و دوو یاری بەڕاستی هەمووی زۆربەی خەڵاتەکانیان برد ئەویش بالدورز گەیت 3 لەگەڵ یاری ئاڵن وەیک 2 بەداخەوە یارێکی وەکو سپایرمانی هیچ خەڵاتەچی نەبرد Resident Evil 4 ریمێک هیچ خەڵاتەچی نەبرد کە بێگومان پێمان ناخۆشە بەتایبەتی Resident Evil 4 کەمان سپایدەرمان کەمانی چی نەبرد بەڵام ئاڵن وەیک 2 بەڕاستی سەرکەوتنێکی گەورە بوو بۆ تایبەتیش بالدورز گەیت 3 یعنی کارە ساد بوو بالدورز گەیت 3 توانی خەڵاتە گەورەکە بە گۆتی ببە Game of the Year ببە بۆ یاری ساڵ لەلایەن ستودیۆ لاریان ستودیۆسە بێگومان گاڵدن گەیت 3 لە کوردستان بەو شێوازە بەناوبانگ نییە بەهۆی ستایلی یاریەکە ئەوەش بێگومان گەیمەری پیسیمان لە کوردستان ژمارەی زۆر نیە زیاتر مەجەماعەتی کۆنسۆڵین هەر سەنە یاریەسە کۆنسۆلیش بەردەستە بەڵام ستایلەکەی لە گەیمەرانی پیسی پەسەندترە بەناوبانگترە بەڕاستی لەبەرەوەی خڵاتی یاری ساڵی بەردە پێشبینی خۆشم وا بکە یاری ساڵ دەبەر بەر یاریەکە زیاد داحەت بەناوبانگ و پێشوازەی گەورە و باشی لێکرێ من هەوڵەتم لە یەک دوو هەفتەی داهاتوو ئیمتیحانات شتم تەواوی دەست بە یاریەکەی دەکەم بزانم ئەو هەمە گارەگارە چییە یاریەکە چییە باشترین یاری بست گەیم دایرەکشن دەرهێنانی یاری ئاڵن وەیک 2 بردیم باشترین چیرۆگی خەڵاتەکە لەلایەن ئاڵن وەیک 2 بردرا باشترین ئۆدیۆ دیزاین یاری هایفای ڕەش بردی کە زۆرم پێخۆش بوو یاریی تانگۆ گەیم وۆرکە لەلایەن ستودیۆ بەثێزدا و مایکرۆسۆفت و ئێکسبۆکسی باشترین یاری ئیندیپندنت ئیندی گەیم سی ئۆف ستار بردی لەلایەن ستودیۆی سابەتاژ ستودیۆ باشترین یاری مۆبل یاخود مۆبایل هۆنکای ستار ڕێیل بردی باشترین یاری ئەکشن فڕۆم سۆفتوێر بردی بۆ ساڵێکی دیکە ئەویش یاری ئارمەر کۆر 6 Fires of Rubicon لەگەڵ باشترین یاری ئەکشنی ئەدڤێنچەر The Legend of Zelda Tears of the Kingdom توانی خەڵاتەکە ببە ئەوە خەڵاتەکان بوو پێمابی خەڵاتەکان ئۆکەی بوو پێشبینی کرا بووکەوە ئاڵن وەیک 2 بالدورز گەیت 3 زۆر دەی بە بەڵام ئەوی پێمان ناخۆش بوو وەروە ستریت فایتەر 6 باشترین خەڵاتی باشترین یاری فایتینگی برد شەڕی برد
پێم خۆش بوو حەزم دەکرد یعنی ڕزنی وڵفۆ ڕیمەیک خڵاتەچی ببە بێست گەیم ئیمپاکتی ببە یان شتەشی نەچۆ کاریگەری هەو بەڕاستە ڕزنی وڵفۆ ڕیمەیک بەڕاستی گەیمەرانی گەڕاندەوە ستایلی کۆنی یاریکردنەوە شتانە و سپایدەرمان 2 ینی پێم سەیر بوو سپایدەرمان 2 نەیتوانی خڵاتەچی ببە هەرچەندە لۆ زۆرینەی خڵاتەکان کاندید کرا ئۆکەی سپایدەرمان 2 لەوانە هیچ لایەنێکی باشتری نەبی بەڵام وەکو یاری یعنی یاریێکی کارەساتە لە چێژبەخشی کە ئەوەش گرینگە لای گەیمەران بگومان ئاساییە هیچ خڵاتەشی نەبی سۆنی یعنی هەموو ساڵێ سۆنی خڵاتی باشی بردی ئاساییە بەڵام وەسا پێم خۆش بکە مایکرۆسۆفت خڵاتەچی برد لە بۆ یاری هایفای ڕەش چەندە خڵاتەکە مەسەلەن وەکو خڵاتی بڵێ باشترین یاری چیرۆکی و باشترین یاری ساڵ و ئەوشتانە نییە بەڵام هەر باشە خڵاتەچی بتوانی بەدەست بهین ئۆکەی هەر لە گەیم وەرزی بگومان تۆنێک یاری ئاشکراکرام سە باباسییان بکەین یەکەم یاری و گەورەترین یاریش بە بڕای من کە لە ئاشکراکرا و من زۆر معجزیبی بووم بگومان ترێلەرە نوێیەکەی یاری بلاک میث ووکۆنگە کە یارە نوێیەکە چینەکەیە و ئێستا بەرواری بڵاوکردنەوەشمان هەیە ئێستا دەزانکەوە یاریەکە لە هاوینی ساڵی 2024 بڵاو دەکرێتەوە لە مانجی هەشت بڵاو دەکرێتەوە پێم وابێ 28 شت بابەتەی بوو ترۆیدەرەکە زۆر جوانە میوزیکاڵەکی زۆر جوانی چینی تێدا بەکار هاتیە کە من بگومان دەزانکەوە چوومە چین ئەو جۆرە میوزیکە لە بەشداری چەند کۆسەرتە چشم کرد لە ڤیدیۆکان تێیدایەگە سەیری بکەنەوە دوایە میوزیکاڵە چینی ئەو جۆرە میوزیکە کللتوریانەی خۆیان کارەساتە لە چێژ زۆر چێژی لێوەردەگرن وەکو خۆم فێری بوومە و کللتورێکی جوانی چیریش لە یاریەکانی نیشان دەدرێت و گەیم پڵی کەشی بێگومان چەندین دوژمنی جیاواز ئەنەمی جیاواز بۆسفایتی جیاواز لە ترۆیدەکە نیشان دەکاوەش بگومان وامانە دەکە زیاتر هۆگری یاریەکەی بین بلاک میث ووکۆنگ بڕیارە لە هاوینی 2024 بڵاو بکرێتەوە لەسەر Xbox و Xbox Series و PlayStation 5 وەروە PC یارێکی نوێی جوراسیک پارک ئاشکراکرا بەناوی سوروایڤەر کە هەرچەندە تەنیا گەیم پڵیمان نبینی بەڵام تەنیا ترۆیدەرێکی سینەماتیکمان بینی کە گەیم پڵێکی بەو شێوازەی نییە بەڵام تۆزە کەشوها یاریەکەمان نیشان دەدا و ناشزان کە یاریەکە بڵاو دەکرێتەوە تەنیا ئاشکراکرێ سەو یاریەکە باسی دەکە بگومان باسی هەمان ئەو دوورگەی دەکە کە یەکەم فیلمی جوراسیک پارکی لەسەر دروستکرا ساڵانی 90ەکان کاتێکەوە دیناسۆرەکان بەڕلا دەبن وەروە هەوڵی خواردنی زانایەکان و ئەو خەڵکردنکەوە لە بۆ سەردانی جوراسیک پارک چوینە و پێرەچی یاریەکە بگومان مانەوە لە ژیان بی و دەڵێن کامیری کەسی یەکەمە سینگل پلیری تەواو چیرۆچێت تۆ وەکو یەک لەو زانایانە یاری دەکەی وەرە لە دوورگەکە ڕزگارت بی و گەڕان و لێکۆڵینەوە لە ناو دوورگەکەی وەروە داینەسۆری جیاوازی تێدایە کە بەردەوام بە دوات دەکەون هەر داینەسۆرە و جۆرە ژیریەشی دەستکردی هەیە کەەوە زیرەکە دەزانی تۆ چۆن مامەڵە لەگەڵ کاردانەوەکانی تو دەکەوەشتانە ترۆیدەرەکە بگومان سینەماتیکە هەر جوانە بۆیە ناتوان بڵێن یاریەکە جوانیان ناچکەوە گەیم پڵی حەقیقی نییە بەڵام جوراسیک پارکە من عاشقی جوراسیک پارکم ئێوە زۆربەتان بگومان دانی خەڵکەی زۆر دەناسمە کوردستان عاشقی جوراسیک پارک و داینەسۆرەکانە سەو لە مێژە چاڕوانی یاریی داینەسۆری دەکەین کاپکۆم هەر داینۆکرایسمانە دروست ناکە بۆیە کۆمپانیەکانی دیکە دەڵێن ئەوکە ئەمە داینەسۆرتانە بۆ دروست دەکەین سەو جوراسیک پارک سوروایڤەر بۆ چونتان چی بوو لەسەری لە کۆمنت بینوسن وەروە یاریی نوێی پلەیستیشنیش بگومان ترۆیدەری نوێی لە بە بڵاو کراوە کە سۆنی پێم سەیر بۆ هەموو ترۆیدەری هینا و ساڵ کە سۆنی فێرۆشتان نمایەستە وەکو جاران نیە بەڵام مهم ڕایز ئۆف ڕۆنین ڕایز ئۆف ڕۆنین بە فەرمی بڕیارە لە 22 مانجی سێ بڵاو بکرێتەوە یاریێکی نوێی ژاپۆنیە باسی سەردەمەک دەکە پێشەوەیکەوە چەک و تەقەمەنی بە تەواتی بێتە ناو ژاپۆن یاخود هاتیە و بەڵام ساموڕای و شمشێری شەرمایە لەو سەردەمەی تێکەڵیەکی نێوان چەک و تەقەمەنی وەروە شمشێری ساموڕایی هەیە گرافیک زۆر جوان دیارە جوانترین گرافیک نییە لە جیهان بەڵام زۆر جوان دیارە ستایڵی یاریەکەم زۆر بەدڵە 100% لە ڕۆژ یەکەمە و یاریە دەکەم یەک لەبەرەوەی بگومان پلیستیشن دروستی دەکە ستودیو پلیستیشنە کەواتە یاریی زەخم دەبی ئەوانە عادەتیانە شتی خراپ دروست ناکەن چکە ژاپۆنی شەیدی کارەسات دەبی لە ڕووی چیرۆک و تەرتیبات وشتەوە و سێتینگەکەشم زۆر بەدڵە گەیم پلی زۆر جوان دیارە کامری کەسی سێم هەموو شتەکانی نازدار دیارە ڕایز ئۆف ڕۆنین لە 22 سێ تەنیا لەسەر پلیستیشن 5 بڵاو دەکرێتەوە وە لە کۆتاییدا دەنگۆیەکان ڕاست بوون لە هەفتەکانی ڕابردوش باسم کرد سانیوە ساگا هێلبلەید 2 گەیم پلی ترێلەرێکی نوێمان هەیە چەندە گەیم پلەیەکی تاو نییە تێکەڵەیەکی گەیم پلی و سینەماتیک و ترێلەر وشتە بریا گەیم پلەیەکی 5 قولێکی 6 قولێکیمانە بەزەوە لەو گەیمەوەرزی ئەو جۆرە ترێلەرانە لەوانێ مەرغوبتر بی و فەیڤرێتتر بی بەداخەوە بەروارمان نبینی دەبایە بەروارمان بینی بە بەڵام پێناچی لە سەرەتای 2024 بڵاو بکرێتەوە لەوانێ بستە کۆتاییەکانی 2024 لەبەر ێگە سەرەتای 2024 بەدایان نووسیکەوە سەرەتای 2024 لەبەرەوەی مانگەش کە سەرەتای 2024 کەواتە یاریەکە دوا دەخرێ نەک دوا دەخرێت ئاشا نەکرێت یاریەکە جارێ زوو بڵاو ناکرێتەوە کە پێم ناخۆش بوو یعنی کەماومێن
لەمێژە یاری تەنیا ترایلەر نێکستیر ترایلەرەکە جوان دیارە گەیمپڵەیەکە جوان دیارە بەڵام گەیمپڵەیمان دەوێت بەڕاستی هاوشتانی کە بڵاو کراینەوە دەڵێن ئینگەیمە و گەیمپڵەیە بەڵام چۆن یاریەکە دەکەیت بەشی یەکەم ئەگە کردی بە دەزانی یاریەکە چۆنە بەڵام لێرە زۆر شت هەیە دەستکاری کرێ ئایا تەواو وەکو فیلمێک دەبی تەنیا جوڵەیەکی سنوورداری کارکتەرەکەی خۆت دەکەی یا وەکو بەشی یەکەم گەیمپڵەیەکی تەواوت هەیە بەڵام ئەو شتانی کە نیشانیان داینە تاوە کوێستا لەگەڵەوەی گرافیک و فەیشەڵ ئەنیمەیشن و دووچاویان کارەساتە لە بەرزی بەڵام هێشتا هۆگری نەبیمە بڵێمەها ڕۆژ یەکەم دەمەوێت بیکە خۆی بەشیەکە من کەیفم پێی نهات بڕاستی من پێشم تەواو نەکرا بەشیەکەمی هێڵ بڵیدی گرافیکی جوان بوو ستۆریەکەشی خۆش و بەڵام گەیمپڵەیەکی زۆری زعاز و نامۆرتاحی دەکردم کە دەم کرد پێم تەواو نەکرا و دەنگەش بەردەوامیشی دەکرد لە مێشکم شێتی کردم بەس بەشی دووەم لەبەرەوەی هەندێک دیمەنی کراوەترمان بینی فراوانترمان بینی خەڵکی دیکەی تێدا کارکتەری دیکەی تێدا تەنیا کەس نییە ئەوتمەکەی توچینە پێش نینجا فیوری بێگومان جادوگەرن لەو شتانە زۆر نازدار یاریەکە زۆر نازار دیارەوە بێگومان لەوەی سەرکەوتنەکی گەورەش ئینشاءالله وەردەگری بەڵام پێویستم بە گەیمپڵەی زیاترە ببینم وەروە کەماوێن بەسا یعنی بڵاوکەنەوە ئەگەر نا بێدەنگ بن ئەگەر نا بڵاوکەنەوە پێویست ناکە بڵێ 2024 کاتێککە قسەی دەکەی بڵێ فلان کات بڵاوی دەکەینەوە ینی لە مێژە و یاری ئاشکرا کرێت تەنیا ساڵی ببینیان تەنیا هیچ نەبێنسەوە هیوادارم ئەو یاریە دوانە خێرە بە 2025 یارێکی نوێی خەیاڵی زانستی جاشکراکرا بە ناوی ئەگزدس کە مافی مکانە هەیە یەکێ لە ئەکتەرە بەناو بانگەکان و دڵخوازەکانی خۆشم هاتە سەستەیج و لە گیمۆرزی بیگومان یارەکەی ئاشکرا کرد بە ناوی ئەگزدسە باسی تایم دایلیشنی دەکەواتە یاریەکە پەیوەندی بە زەمەنەوە هەیە کات دەستە پێش و دەستە پاش نەکشتی تێدا لەو بابەتانە تاقە کەریکە سێ مۆشتانێ جوان دیارە بەڵام تاگەی پڵەیەکی پێچخۆڵەکی لێ نەبینین ناتوانین بڕیای لەسەر بدەین ئەو ستودیۆیەکەوە یاری ئۆری دروست کرد لە بۆ مایکرۆسۆفتی ئەو ستودیۆ بەناوی مون ستودیۆس ئێستا یاریی نوێیان هەیە لە بۆ پلیستیشنیش دێ کە ترایدەرەکەی یەکجار جوان دیار وە زۆر معجزیبی ستایلی ئارتەکەی بووم ئارت دایرەکشنەکەی ئو یاری بووم واتە هوەری دروستکردنی یاریەکەی بووم یاریەکە بەناوی No Rest for the Wicked زۆر گرین پڵی جوان دیارە بە یاریەکی های فانتەسی سەرزەوی بە شێوەیەکی کۆن کلاسیک بەڵام هەندێک ئەلمنتی فانتەسیی خۆشی جوانی تێدایە شمشێرە و ستۆریەکەشی جوان دیارە بێگومان زۆری لەسەر نازانین بەڵام ئەویان ئاشرا کرد وتیان لە یەکی مانجی سێ شەوکەی سەگدەکان و لەو شەوکەیسە زانیاری زیاتر لەسەر یاریەکەی باز دەکەن کە بەدڵم بوو سەرەتا پێم وابوو تەنیا لە بۆ XBOX لە بەرەوەی ئەو ستودیۆیە مون ستودیۆیە کە پێشتر یاری ئۆریان لە بۆ XBOX دروست کردە لەگە پرایڤەت دیڤیژنی بەڵام دەرێت لە بۆ PlayStation 5 دی و PlayStation خۆشی ترایلەرەکەی لە چەناڵی یوتیوبەکەی خۆی دانایە هیوادارم ئەو یاری 2024 بڵاو بکرێتەوە کە پەیمانە لە 24 بڵاو کردستە 25 بەڵام هیوادارم چونکە زۆر جوان دیارە ولا بۆ ڕۆژی یەکەمیش من ئامادەمە و یاریە بکەم یەکەم یاری دەرهێنەری It Takes Two بە ناوی Brothers A Tale of Two Souls ریمیک کرایتەوە و لە بەم زوانش بەردەست دەبی کە گرافیکی زۆر جوانتر کرایە و بەشەیەکی سوپرایز سێگا 5 یاری لێک ترایلەری ئاشکرا کرد بۆ سەرنجا چێشتریشیان بێگومان گەڕانەوەی تاکسی درایڤەر بوو یاخود کریزی تاکسی بوو تاکسی درایڤەر نا کریزی تاکسی بوو کریزی تاکسی یەکێکە لە یاری بناو بانگە مێژوویەکان گەیمەرانی کۆنی PlayStation 2 Xbox 360 بێگومان دەزانم باسی دەکەم کریزی تاکسی زۆر خۆشە یاریشی ناوازێ و پێدەچیکەوە دووبارە دروستیان کردبییتەوە جگە لە کریزی تاکسی چەندین یاری دیکەش لە ترایلەری سێگای هەیە یاریەک هەیە بەناوی Jet Set Radio شنۆبی Golden Axe Street of Race لەگەڵ کریزی تاکسی و چەندین دیکە بگومان ئەو یارانە هەر پێنج یاری لە ساڵی داهات و بڵاو ناکردەوە لە ماوەی 5 ساڵی داهات و بڵاو دەکردەوە بەڵام پێم سیر بوو سێگا مەبەست سێگا لە بگومان پیشاندانی ترایلەر ئەوەیەکەوە بەڵێ ئێمە زۆر بە قوتی گەڕانیەوە ناودنیا ڤیدیۆگەیم و یاری جیاوازیش دروست دەکەین کە دڵخۆشم و پێم خۆشە و هەردوو ستودیۆی دروستکەرانی Dead by Daylight لەگەڵ Supermassive Game کە یاریەکانی Man of Medan وەکو یاریەکانی وەکو Until Dawn لەو ستایلانە Until Dawn و ئەوانە لەو ستایلانە دروست دەکەن هەردووچیان بێکەوە یاریی تاو نوێی چیرۆکی سینگل پلێری ئەمانەوە لە ژیان لەسەر بکوژەکی خراپەکار دروست دەکەن بە ناوی چی بوو The Casting of Frank Stone The Casting of Frank Stone کە ترایلەرەکەی واو بە فیلمێکی زین چۆم ترایلەرەکەی لە بە فیلمێکی وەکو 7 دەچێ بە فیلمێکی زۆر تاریکی ساردی بکوژێکی خوێن ساردی کە بەردەوام خەڵکی بە شێوەکی دڕندانە دەکوژی و بەدزدیشتر سناک بی
وبجديش متعی هەبی سیرکردنی بۆ جۆرە فیلمانە دەچوو تڕۆیلەکە و زۆر ژم پێ جوان بوو تڕۆیلەکە و لەناو جیهانی Dead by Daylight کە Dead by Daylight چێکە لە بگمە بەناماکترین یاری ئۆنلاین و مەڵتیپلەیەری تسناکە لە مێژووی یاری ئۆنلاین و مڵتیپلەیر تەرتیبات بەڵام ئەوە یاریە تاو ستۆریە هیچ ئۆنلاین نییە مەڵتیپلەیرە ینی هیچ مەڵتیپلەیر نییە تاو ستۆریە سینگل پلەیرە وەرلایەن سوپەر ماسیڤ و ستودیۆ بیهیڤیر دروست دەکرێت بیهیڤیر ئینتراکتیڤ کە هەردووچیان بێکەوە کار دەکەن لە بە دروستکردنی و یاریە کە چەند کارکتەرێکت هەیە پێکەوە دەستە ناو خانوویەکە شوێنێکە نازانام هەر چیەکە وەکو یاریەکانی دیکەی سوپەر ماسیڤ بێکەوە لێکۆڵینەوە دەکەنەسە بکوژەکی وە بکوژە بێکمە ڕاویان دەنێ بە شێوە جیاواز و تۆ دەبێت بڕیارەکان کە دەیدەی کارکتەرەکان لە ژیاندا بمێنەوەیان شتێک ڕوودا کە من ئامادەم ئۆکەی ئەو یاریە 100% لە ڕۆژی یەکەم بێگومان دەیکەم بەڵام نازانین بزەبت کەی بڵاو دەکرێتەوە تەنیا دەزانین لە 2024 دێتە سە PlayStation 5 Xbox Series وەروەها PC بەردەست دەبی مامێن نامادەم ئۆکەی بینە لای هەدیۆ کۆجیما بگومان Death Stranding دوومان نەبوو بەڵام دەمزانی کە بە کۆجیما بەشداری دەکەون بەری ئاشای کردبوو کە دەچی بەڵام پێم خۆش بکەوە Death Stranding بە تڕێکی نومان بینی بە بەڵام بەداخەوە Death Stranding دوومان نەبینی بەڵکو کۆجیمە باسی یاری نوێیەکەی کرد کە من زۆر عقلم ناگری یاری نوێیەکەی کە تایبەتە لە بۆ ئەکسبۆکسی کە جەماعەتی ئەکسبۆکسی نازانمەوە بێشانسم کۆجیما بێ یاری دەبۆ دروست کە یاریەکەش پەیوەندی بە کلااودەوە هەبی نەک یارێکی سینگل پلەیەری گەیم بی یعنی ئەو بە ڤیددیوەک دەچیلەوەی زیاتر گەیم مەسە کۆجیما وعدی داگوتیەوە گەیمە بەڵام ڤیددیۆشە هەنی وەکو فیلمە بەڵام گەیمیشە نازانم کۆ مهم کۆجیمایدی من لە ڕۆژێکم هەردەیکەم لە گەیزدانیە یاریەکە نازانین کووە تەنیا تیزەرێکیان بڵاو کردەوە جۆردن پیلش هاتە سەرستەیج جۆردن پیل دەرهێنەری بەناوبانجی هۆلیوود لە بۆ فیلمەکانی گێراوت هەردووچیان هاتە سەستەیجی تڕێدەکە باس تەنیا دومچاوی چەند ئەکتەرێکی بەناوبانجی نیشان داین کەوا لە یاریەکەی بەشدارن و کارکتەرن واندا قسە دەکەن کە قسەکان زۆر معنایەکی گەوریان نەدا هەمان قسە بوودایان کردو بەڵام بە نواندنی جیاواز بەڵام کۆجیما یعنی بەتەواتی کەس تینەگەیشت پێم وابێ جێفکیلش کە پرسیاری دەکرد ئەیش بەتەواتی تینەگەیشت چەندجاگوتی یاریەکە چۆنە کۆجیما تەنیاوتی بیرۆکەیەکی جیاوازە ئادەمانێ میدیەمێکی دیکەی ڤیددیۆگەیم تاقیکەینەوە فیلمە بەڵام یاریشە بەڵام فیلمیشە بەڵام یاریشە لە هەمان کاتدا بزەبت نازانم بەڵام وتی سوودمان لە توانەکانی کلاودی ئەکسبۆکس وەگرتیە یاخود سیستمی ئاژووری پێ دەڵێن مایکرۆسۆفتی کلاودی ئەکسبۆکس کەواتە لێک کاردە لە هەموو جیهان ئەو تڕیلەرە ئەو ڤیددیوە ئەو شتە پێدەبی هەومان گەیمەر کاردانەوەی لەگەڵ دەکەم نازان زۆر عقلم ناگری بزین سڕدا هیوادار ینی حەزم دەکرد یاریی وەکو Death Stranding شتێکی تایبەتی جوانی سینگل پلەیەری ناوازە لە بۆ ئەکسبۆکسیش دروست بکە کۆجیما بەڵام نازانم لەو شتی هەڵبژاردی ئایا مایکرۆسۆفت بە زۆری پێیوتێ کە دەبی لە کلااود گەیمینگم لە بەکاربیینیان ئارانەوە ئۆکەی نازانام یاریەکەکەی بڵاویش دەکرێتەوە تەنیا تیزەرەکەمان بینی و بزین سڕدەدا دەمێ بۆتونی گۆش بزانم ئایا شتان بەدر بوو بەدر نەبوو یاوەکو گەیمەرێکی ئەکسبۆکسی حەز دەکەی کۆجیما زۆر یاریەک لە بۆ دروستکە و یاری هەوەیان هەونیە یارێکی نوێی مارڤڵ دروست دەکرێت بەڵام ئەوجارە جەماعەتی ئینسۆمنیاک و پلەیستیشن دروستی ناکەن بەڵکو ستودیۆی ئارکەینی بەفێزدای مایکرۆسۆفت دروستی دەکات خودی ئەکسبۆکس دروستی دەکات و بێگومان یاریەکەش تایبەتیش دەبی لە بۆ مایکرۆسۆفتی ئەوە لەگە هیچ دانی چەندە بە فەرمیە شاشە نەکرێت کە تایبەتی مایکرۆسۆفت بەڵام بێگومان تایبەتی مایکرۆسۆفت دەبی یاریەکە بەناوی بڵید گەیمە یاریی بڵیدە بڵیدەگە نایناسن کاتی خۆی زۆر بەناو بانک بوو شمشێرەکە ڤامپایرەکە خوێن مژە و دەی وۆکەریشە واتە لە ڕۆژی ڕووناکیش دێتە دەرەوە ڤامپایرە خوێن مژە ڕۆژ ڕووناکیێت دەرەوە هەرچەندە ستودیۆی ئارکەین دروستی دەکە ئەو ستودی کە یاری ڕێدفۆی دروست کرد چەندە هەمان تیمینە تیمی وڵاتی فەڕەنسایتیان بەناوی لیۆنەوەی دەشتێکی لە بابەتە بەڵام هەر ئارکەینە ئارکەینیش ئاخیر جاکە ڤامپایری دروست کرد ڕێدفۆڵ بەڕاستی فاشل بوو و هیوادارم چکە ئارکەین ستودیۆکی ناوازەیە ینی یاریەکانی پێشتریان ئەگەر حکمی لەسەر بدەین هەمووی ناوازە بووە تەنیا ڕێدفۆڵیان زۆر خراپ بووە هیوادارم وەکو یاریەکانی دیکەیان بکەن لە دیسۆنۆردیان لە دیسۆنۆردیان کرد لە دێتلوپیا هیوادارم وەکو ئەوان بی بەڵام نازانم بەڵام ستایلەکەی جوان بوو تۆزێک ئاینی تێدایە تڕۆیەتەکە مەسیحیەت و ئیسلامیەت و تەنانەت ئاەتێکی قورآانی پیرۆشیان لە بەسەر دەرگایەکەی دانەیە یەک لە ئاەتەکانی قورآانی بوو بەڵام تۆزێک بە هەڵە نووسرەیە بەس مهم یعنی ئاینی تێدایە بابەتێکی ئاینیە بۆ ڤیددیۆ گەیمە و پەیوەندی بە بڵیدی هێل لە لایەن مارڤڵە یعنی یاریێکی مارڤڵە بەڵام ستودیۆ ئارکەینی بەفێزدای مایکرۆسۆفتی دروستی دەکات
نازان کی بڵاویش دەکرێتەوە بێگومان جەماعەتی نۆمان سکای کە 10 ساڵێکە خەریکی نۆمان سکاینە هەر ئەپدەیتی دەکەنەوە یاریی نوێن ڕاگەیان کە دەڵێ ئێمە 12 کەسین ئەو یاریش دروست دەکەن نۆمان سکای بێگومان بۆی بەنامبانکەوە هەموو گردونی تێدا و هەر دەڕۆی هەسارەی دیکە خۆی دروست دەکات بە شێوەی ئۆتۆماتیک و بە شێوەی ژێری دەستکرد بەڵام ئێستا چیان کردێت زەویان ئەوها دروست کردیتەوە کاملی زەوی و لە زەوی گەورەتریان دروست کردەوە تۆ دەتوانانی لێک کاتدە سەردانی هەموو شوێنە بکەی و هەموو شوێنێک لێک کاتدە لۆت دەبی و ڕێندەر دەبێت تەنانەت شۆن لەیدی کە سەرۆکی هێڵۆگەیمەکە و یاریان ئاشکرا کرد یاریەکە بە ناوی لایت نۆ فایرە دەڵێت تۆ دەتوانانی بەسەر چیایەکی زۆر بەرز بکەیت کە مەسەن چەندی کیلۆمەتر بەرزە تەواوی زەوی ئەوەندێکە لە هۆڕایزن دیارە کە پێشۆی زەوی بێگمان خڕە پێشۆی بێتەوە خوارێ هەمووی ببینیم دەڵێت تەواوی گۆی زەویماندانە و هەر هەموو گەیمەران لێک کار دەتوانن لەسەر ئەو گۆی زەویە بە ئۆنلاین داخل بن و گرافیکی یاریەکەش زۆر قەشەنگ و جوان دیارە کە تیمێکی 12 کەسی دروستی دەکەن دەڵێن نزیکەی 5 ساڵێکە خەریکی ئەو یارینە و دیاریش نەکەی بڵاو دەکرێتەوە بەڵام دەڵێن دەمانەوێت لە بۆ 10-15 ساڵی دیکەش تەنیا خەریکی ئەو یاریەی بن بۆ یاریەکە بڵاو دەکەنەوە بەڵام بە ئەپدەیتی نوێ ئەو جیهانە مەڵتیپلێرە ئۆنلاینەی کە هەیەی بێگومان هێشتا فراوانتر و باشتری بکەن واتە هەساری جیاوازمان نیە یەک هەسارەیە ئەویش زەویە ئەو جارە لە زیاتی ئەوەی کە وەکو نۆمانسکای هەموو گردونمان هەبی یاری The Finals ترادیشنی لە بڵاو کرێتەوە یاریی فری تو پلیە و بە فەرمی ئێستا بەردەستە هەموو گەیمەران توانن لە بخۆیان بەخۆڕایی لەسەر پلیستیشن Xbox وەرە PC داوڵۆندی بکەن یارێکی نوێی مۆنستەر هەنتەر ئاشکرا کرا بۆ گەیمەرانی لە کوردستان عاشقی مۆنستەر هەنتەرن کە من یەکێک نیم لەنگۆ بەڵام کەیفم پێدێکەوە گەیمەری مۆنستەر هەنتەر هەیە لە کوردستان واتە گەیمەری یاری جیاواز هەیە وەکو مۆنستەر هەنتەر لە کوردستان من چەند جارێک هەوڵدا مۆنستەر هەنتەری بکەم بەڵام چەندم کرد ئەو یاری ستایلەکە لێ بۆ من نەبوو بەس مهم یارێکی نوێی مۆنستەر هەنتەر ئاشکرا کرا کە ئەو جارە بە ناوی وایلدە مۆنستەر هەنتەر وایلدز کە پەیوەندی بە بیابان و هەندێک درندەی جیاوازی لۆکیشن و بایۆمی جیاواز هەیە و یاریەکە لە 2025 لەسەر تاوای پلەتفۆرمەکان بەردەست دەبی و ئەو تیمەی کە یاری لایف سترنجی دروست دەکەن یاریشی نوێ ناشا کرد بە ناوی Lost Records Bloom Rage یارێکی نوێی چیرۆچیە باسی چەندی کاراکتەر دەکە لە تەمەنی هەر زەکاریان تاوەکو گەورە دەبن و یاریەکە لە بۆ کۆتایی 2024 بڵاو دەکرێتەوە یاریەکەی سکۆڵم بۆنسی یوبیسۆفتی لە کۆتاییدا بەروارێکی نوێی هەیە لە بە بڵاوکردنەوەی یاری سکۆڵم بۆنس بڕیارە لە 16 2024 بڵاو بکرێتەوە ئاگەر دوان نەخرێت کە نزگەی چەندە 12 ساڵێک ئەو یاریە لە بەرمێنان لە 2017ەوە گیمپڵی ئەو یاریەمان بینی و تاوەکو ێستاش بڵاو نەکرێتەوە Skull and Bones, come on man, Ubisoft, just بڵایکەوە okay? just بڵایکەوە هیچ فکر لێ مەکەوە یاریەکە شکست دەینی فاشل دەبی just بڵاوی بکەوە okay? هیچ کێشەمان نییە و جەماعەتی پێشووی ڕۆکستاری کە پێشتر چەند کارمەندێکی کۆمپانیای ڕۆکستار کە کۆمپانیای ڕۆکستاریان بەجێ هێشتی ئێستا ستودیۆیەکی نوێیان دروست کردێ بە ناوی لایت سپید کە لەلایەن تێنسێنتی چینی خاوەندارێکی دەکری ئێستا حالیان یاریشی نوێیان ئاشا کرد بە ناوی Last Sentinel ترێلێکی سینەماتیکیان لە بە بڵاو کردەوە کە زۆر جوان دیار بۆ بێکمان سینەماتیکەکە بەڵام سینەماتیکە دیگەین پڵی نیە یاریەکە نازانین بزەبل باسی چی دەکات تەنیا پێدەچیکەوە باسی منداڵێکی بچوو بوو لەگەڵ چەند ڕۆبۆتێکی لەگەڵ هێرشێکی پۆلیسیکەوە ڕۆبۆت و پۆلیس بوون هێرشیان دەکردە سەر ئەو منداڵانە کە لەلایەن چەند دایکێکی ڕۆبۆتی دەپارێزران بەڵام منداڵەکان مرۆڤی ڕاستەقی نەبوو بەڵام دایکانیان پێدەچیکەوە ڕۆبۆتی بن و ئافرەتێکی لە دواوە دێتن بەناویان دەکرێت وەکو پاڵەوان دیارە بیان پارێزی بە شمشێری ساموڕای و دەمانچە و ئەشتانە جەوێکی ژاپۆنی هەیە گرافیکی جوان دیارە وەکو سینەماتیک بەڵام گەیم پڵی نییە وەکو وتم یانی نازانین یاریەکە بەو شێوازە دەبی بۆ شێوازە نابی مهم یاری Last Sentinel ئاشکراکرا و نازانین کەی بڵاو دەکرێتەوە یەکەم ترێلەری یاری نوێیەکەی ستودیۆی نیکسۆن بە ناوی The Last Descendant بڵاو کرایەوە یاریەکە لە هاوینی 2024 بەردەست دەبی کە گرافیکیان زۆر جوان دیارە بەڵام گیمپڵیان جارێ بزەبت نازانکەوە کو دەبی کو نابێت ئۆکەی خۆشەویستان 33 دقیقە قسەی دەکەم نازان بزە بەرنامەکە دیکەمە چەندە مۆنتاژ و کورتکردنەوە ئەوشتانە بەڵام هیوادارم بێگومان بەرنامەتان بەدڵ بووبی زۆر دڵخۆشم لە ماوەی چەندین ساڵە بۆ یەکەم جار دەتوانم بە فەرمی و بەسیقەوە باسی GTA 6مان کرد باسی گادۆڤاری نوێمان کرد کە هەردووچیان بێکەوە گادۆڤار لەگەڵ GTA لێک کاتدا هەردووشی فەرمی ترۆلێریشمانەیە کارەسات بۆ وەڵقەیە دڵم زۆر خۆشە هیوادارم ئێوەش هەینێکی خۆش هەفتەیەکی خۆش سەری ساڵێکی خۆش
لەگەڵ خۆتان و خانەوادەکەتان بەسەر ببن ژیانێکی خۆش دڵم خۆشە هیوادە لەمە گۆش دڵتان خۆشبی یاری ناوازە تاقیکەنەوە بەڵام پاش ئیمتیحانات ئۆکەی بیاریمەکە ئیمتیحاناتی خۆتان بکەن ئەس بیاریەکەم ئۆکەی باشە بریداک بەتان بکە ڕێزمانەیە چاوتان ماز دەکەم تکا دەکەم دوگمێ لایک سبسکرایب لەبیر نەکەن تا ئەڵقەی داهاتووی 01 ژیری بەخوای گەورتان دەسپێرم خوداتان لەگەڵ